بەڵای زان دەچینە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لە بواری تەکنۆلۆژیا دیارە تەکنۆلۆژیا ئەمڕۆ بەشێکی زۆری ژیانی ئەمەی داگیر کردووە و بوارەکانی تەکنۆلۆژیا زۆرن بە هەموو بارەکان جاران تەنها ڕەنگە لە هەنێک بابەتە تەکنۆلۆژیا بەکارباتە ئێستا لە سەربازی و وەرزشی و ئاشتی و شادی و شایی و شیوەنە ئێمە تەکنۆلۆژیا بینین بۆیە مەجالێکی فراوانە لە هەولێر گەنجێک بە ناوی دانا شێرزاد کە شارەزای پرۆگرامسازی و تەکنۆلۆژیایە لە سەراستی عێراق توانێتی پلەی سێم بەدەست بێنێ زیاتر لەگەڵ کاک دانا گفتوگۆکەین دەربارەی خودی ئەو چالاکی تێیدا بەشداری کردووە هەروەها ئەو بابەتانەی کە ئەو لێی پسپۆڕە کاک دانەگیان سڵاوت لێبێ و سپاس بۆم دەرفەتی کێمەند بەخشی و لە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵ ئێمە ئامادەی. سڵاو لێوەش بێ زۆر سپاس بۆ ئەو میوانداری کە بە منتان بەخشی و کاتێک کە بە منتان بەخشی من دانە شێرزاد لە هەولێر کە لە پەیمانگەی کۆمپیوتەری هەولێرە خوێنم توانیمە پلەی سێم لە پێشبەرچەی کۆتنووسین بەدەست بێنم کە دەستگای ڕوانگە لە هایتێک سەرێکە خست بوو کە پێشبەرچەکە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکان بوو لە بە نووسین لە ڕێگای نووسینی کۆدەوە کە توانیم تێیدا پلەی سێم بەدەست بێنم. زۆر باش کاک دانا پیرۆزبایی لە یەکێن و هیوای سەرکەوتنی زیاتر بەوە خوازین کەمێک باسی ئەو پرۆژەی مان بۆ بکەی کە تۆ بەشدار بووی تێدا و ئەو چالاکی و مەڕاستیمی کە تۆ توانیت پرۆژێکی خۆت یا پێشکەش بکەیت چی بوو؟ لێرەدا ئەوان کێشەیەکیان بۆ ئێمە دەستنیشانە کرد کە دەبوایە ئێمە ئەو کێشەیە لە ڕێگای کۆدەوە چارەسەرکردن لە ڕێگای یەکێک لە زمانە پرۆگرام سازیەکانەوە کە خۆمان شارەزایمان لیان هەیە جا کێشەکان جۆرا و زۆر بوون و هەر کێشەیەک بە پێی گرانی و ئاسانی خۆی خاڵی لەسەر بوو کە من توانیم لە ڕێگای حالکردنی دوو پرسیارەوە 100 خاڵ بەدەست بێنم بمە پلەی سێم. کاک دانا تەکنۆلۆژیا ئێمەی کوردامان نهێناوە بۆمان دێت لە دەرەوە ڕۆژانە پرۆگرامی نوێ بەرنامجی نوێ کۆدی نوێ زمانی تەکنۆلۆژی نوێمان بۆ دێت. شارەزایانی کورد گەنجانی ئێمە لە کوردستان چەندێک لە ئاستی تەکنۆلۆژیای نوێ شارەزان و چەندێک گرنگیان پێدەدرێت دەستیان دەگیرێت بۆی بتوانن ئەمانیش ئەو زانستی پێیانە بەکاری بێنن سوودی لێوەربگیرێ و بتوانن جێگەدەستی خۆیان دیاری بکەن. بەڵێ تەکنۆلۆژیاش هەروەکو وڵاتانی تر دەگاتە دەستی ئێمەش بەڵام گەنجانی کورد ینی بەڕادێکی زۆر باش شارەزاییان لە تەکنۆلۆژیا هەیە بە حکمی ئەوەی کە هیچ شتێک نییە ینی دۆکیومنتیشنەکان شتێکی سەبارەت بە زمانەکان بە زمانی کوردی نییە بەڵام لە هەمان کاتدا گەنجانی کوردش زۆر باش لە تەکنۆلۆژیا شارەزاییان هەیە بەڵام ئەمە دەبێەوەی بزانین کە تەکنۆلۆژیا تەنها بەشێک نییە چەند بەشێک لە خۆ دەگری بواری دیڤلۆپمنتەکان لە خۆ دەگری کە دروستکردنی ئەپلیکیشن وێبسایت و شتە بواری زیرەکی دەستکردە NLP بواری ئەتیکال هاکینگە بواری فیزیایە بواری پزیشکە زۆرش لە خۆ دەگری کە گەنجانی کوردش لەو بوارانە کە تێدا شارەزاییەکی زۆر باشیان هەیە بەڕاستی ینی ئەیوای تێدایە ینی بەس دەتانین برین ماشەڵای لێبی کە هەرچەندە هیچ شتێک بە زمانی خۆشمان بەردەست نییە وچی دۆکیومنتیشنێکی سەرەکی فلان زمانیان لە بواری فیزیا دۆکیومنتیشنێکی زمانی کوردیمان بەردەست بەس لە هەمان کاتدا گەنجانی خۆمان شارەزاییەکی زۆر باشیان لێ هەیە و ئاسیان زۆر زۆر بەرزە ماشەڵایان لێبی. زۆر باشە کاک دانا ئەوەی کە ئێوە لەناو ئیشەکە خۆتانە لەو مەڕاستیمەیە کە کردوتانە ئەو کێشەیە چی بکەوە لە ڕێگەی کۆدەوە توانیتانە چارەسەری بۆ بدۆزنەوە ئێستا ئێوە ئەتوانن وەکو پرۆگرام سازێک زیاتر لەو بوارەیە کارەکانی خۆتان پەرە پێبن؟ بەڵێ ئەو کێشانەی کە بۆ ئێمەیان دەستنیشان کرد و 12 کێشە بوو یەکێک لە کێشەکان کە 50 خاڵی لەسەر بوو شیکارکردنی پرسیارێک بوو کە دەبووە پیتەکانی ئینگلیزی ABC لە دوای یەک ڕێز بکەیت بۆ نمونە نووسینێکی دەقێکی دەرابەتەوە پیتی G بوو F بوو IBCشی لە دوای بۆ ئەتو دەبووە IBCەکە دیاری بکەیت دەبوایە بە ژمارەش دەستنیشانی بکەیت کە چەند پیت لە دوای یەک کاتێ بە ڕیزباندی نەوە بە تێکەڵاوی ئەوە بوو یەکێک لە کێشەکان یەکێک لە کێشەکانی تر یاری سوودۆ هەیە کێشەیەکیان لێ دروست کرد بوو دەبوایە بە کۆت ئەو کێشەیە چارەسەر بکەیت کەمە کە ئەو بابەتە لێرە دامە پێی دەڵێن ئەلگۆریتم
ئەلگۆریتم سەرکردنی کێشەکانە کە پرۆگرامەر لە بابەتی ئەلگۆریتم شارەزایەکی باش پەیدا کرد ئەو کات لە بواری دروستکردنی پرۆگرام و ئەپلیکیشن و ئەوانەش زۆر بە باشی دەتوانێت چارەسەرکردنی کێشەکانی خۆی بکەن نەوەک تەنها لە بواری پرۆگرامسازی یعنی زمانەکانی پرۆگرامسازی بە شێوەیەک مێشکرد دەکەنەوە کە دواتر لە بواری ژیانی خۆش هەر کێشەکەت بووێ هەر مەشاکلێک هەبی بە ئاسانی دەتوانێت یعنی چارەسەر پێ دەتوانی خۆڕاگیر بی ئەوەیە سوودێکی پرۆگرامسازی. زۆر باشە کاک دانا ئێوەکو پرۆگرام ساز تا چەندێک ئەتوانن کە لە بواری پرۆگرام سازیە لە زمانە جیاوازەکانی پرۆگرام سازیە هەڵبستن بە دروستکردنی پرۆگرام و بەرنامە و سایت و ئەم بابەتانەی تر کە خۆتان باشتر لی شارەزان. بەڵێ من وەک خۆم توانای دروستکردنی هەموو وێبسایت هەموو وێب ئەپلیکیشن هەم ئەپلیکیشن و سیستەمیشم هەیە بۆ هەموو ینی بڵێن سیستەمەکان لێرەدا ئەمە چەند شتێکمان هەیە هەندێک زمانمان هەیە تایبەتە بە ئەپلیکیشنی ئەندروید هەندێکمان هەیە تایبەتە بە ئایفۆن بۆوانە دەڵێن نیتیڤ پرۆگرامینگ لانگویج و هەروەها زۆریشکەمان هەیە پێی دەڵێن هایبرید ئەو هایبریدا ئێمە هەندێک تیمپڵەتی وێب بەکارێنین لە ڕووکاری ئەپلیکیشن بۆ نمونە ئەمە لە وێب دروستکردن HTML و CSS و JavaScript وەکو زمانی سەرەکی بەکاردێنین لێرە دەتوانین ئەوانە کۆنڤێرتی ئەپلیکیشن بکەین و هەروەها کرۆس پلاتفۆرمشمان هەیە بە یەک جار کۆد نووسین دەتوانی ئەپلیکیشن بۆ هەموو سیستەمەکان دروست بکەی و هەروەها بۆ وێبیشی بەردەست بخەی وەک وێب ئەپلیکیشن کە ئەمە بۆوانە دەڵێن کرۆس پلاتفۆرم پرۆگرامینگ لانگویج کە وەکو ئەمە لێرە فرێموەرکمان هەیە وەکو فلاتەرمان هەیە وەکو ڕێکت نێتیڤمان هەیە زۆرمان هەیە جا پرۆگرامەرە کوردەکانی خۆمان تاوەکو ئێستا زیاتر شارەزایان لە کرۆس پلاتفۆرمەکان هەیە یعنی زۆر کەمتر ڕویان لە نێتیڤەکان کردووە نێتیڤەکان بۆ ئەندرۆید وەک جاڤا و کۆتلین بۆ ئایفۆن وەک سویفت و ئۆبجێکتسی کە نێتیڤەکان وەکو زمانی دایکی خۆمانوەنە چۆن ئەمە بە زمانی کوردی زۆر خێراتر قساکەین ئەو زمانە نێتیڤانش لەسەر ئەندرۆید و ئایفۆن خێراتر ئیش دەکەن پرۆسس دەکەن بەڵام کرۆس پلاتفۆرمەکان وەکەوێ کوردێک فێری زمانی ئینگلیزی بە تازە فێری ئینگلیزی بی کەمەک خاو قسەی دەکە کرۆس پلاتفۆرم و هایبریدەکانش بەو شێوازە لەسەر مۆبایلی ئەندرۆید و ئایفۆن و هەروەها دیسکتۆپیش جا کوردەکەی خۆمان تاوەکو ئێستا ئەوەندەی دیقەتم دابیتن زیاتر لە بواری هایبرید و کرۆس پلاتفۆرم ئیش دەکەن. کاک دانا ڕاستە زمانی ئینگلیزی تەڕادێک زمانی سەرەکی زانستی و تەکنۆلۆژیە بەڵام تەکنۆلۆژیاش بۆ خۆی باڵێن جۆرێک لە جۆرەکان خەریکە لە زمانی تەکنۆلۆژی جیابێتەوە پرۆگرام سازانی کورد بەڕێز وەکو شارەزایەکی پرۆگرام سازی چی بکرێ یاخۆ چی ئەتوانن بکەن کە هەم خزمەت بێ بە کۆمەڵگای کوردەواری کۆمەڵێک پرۆگرام کۆمەڵێک ئەپلیکیشن کە کوردی بن مۆرکێکی کوردانیان پێوە بێ فۆرمێکی کوردانیان هەبێ دەربارەی بابەتی کوردی بن چکە من بینیومە مەسەن لە زۆر وڵاتانی تر لە زۆر بە زمانی جیاواز مەسە هەتا ئەگەر ڕووکاری دەرەوەشی بێ بەڵام بۆچی زۆر کەمترین ئەپلیکیشنی کوردیمان هەیە یاخۆت کەمترین بابەتی کوردیمان هەیە دەرفەتان پێ نادرێ پێویستی بە پشتگیری و پشتیوانیە لە ینی مادی گرنگە بۆی بتوانین ئێمەش کۆمەڵێک پرۆگرامی کوردیمان هەبێ یاخود خزمەت بە کوردی پێنەگەر کوردیش نەبن. خۆشبەختانە من وەک خۆم ئەپلیکیشنێکم دروست کردووە 3 ساڵ بەر لە ئێستا بە ناوی کوردێمی ئەو ئەپلیکیشنە هەڵساوم ئەوانەی کاتم هەبوو ئەوەندەی پێم کراوە هەموو بابەتە پرۆگرام سازیەکان یا فێربوونی زمانەکانم وەرم جێراوەتە سەر زمانی کوردی و لەناو ئەپلیکیشنەکە دامناوە کە تێیدا بڵێ هەمویانم وەرگێڕاوە کردیتمە زمانی کوردی بە زمانی کوردی باسم کردووە وەک ئەوەی ئەتو کتابێک بخینیەوە دەتوانیەوە ئەپلیکیشنی ناو مۆبایلەکە دابەزێنی بۆ ئەندرۆید بەردەستە و نزیکەی 10,000 بەکارهێنەریشمەیە کە تێیدا زمانەکانی پرۆگرام سازی تێدایە وەک پایتۆن سی شارپ جاڤا کۆتلین سی پلاس پلاس ئەوانەی تێدایە لە بواری وێبیش بنچینەی وێبی تێدایە و هەروەها هەندێک زمان و فرێموەرک و لایبرەریش تێدایە وەکو جێکوێریە بوتستراپە HTML CSS JavaScript ئەوانە هەمووی بە کوردی لە ڕێگای خوێندنەوە بەبێ ڤیدیۆ دەتوانی فێریان بی و هەروەها لە بواری تریش وەک سیکوێرتی دانان بۆ فەیسبوک یان زانیاری فەیسبوک و ئینستاگرام و ئەوانە یعنی کوردێمی لە هەموو بوارێک بابەتم تێیدا دانا و وەرم گەڕاوەتە سەر زمانی کوردی کە تێیدا بێگومان ئەگەر پاڵپشتیەک یان سپۆنسەرێکمان هەبیتن دەتوانین زیاتر برەوی پێ بدەین زیاتر پەرەی پێ بدەین بەشی زیاتری بۆ دابنین بەس چونکە ئەویان هەوڵێکی شەخسی تاکە کەسی خۆم بووە بۆیە تاوکو ئێستا توانیمە شتێک بکەم بەڵام دەتوانم گەورەتریش بکەم ئەگەر پاڵپشتێک هەبێتن. کاک دانا لەبەرەوەی ئێستا هەموو شتێک بۆتە تەکنۆلۆژیا چۆتە با بڵێن
بۆتە پرۆگرام و تەکنۆلۆژیا و تەنانەت هەموو ئیشێک ئەگەر سیرکی ئەبینی لە هەموو ئۆفیسەکانە کۆمپیوتەرێکی لە ڕێگەی بەرنامجێکەوە و پرۆگرامێکەوە وێبسایتێکەوە کارمەندەکان ئاگیان لەیەکە یانێ ئەمە گرنگیدان بە زانستی تەکنۆلۆژیا لە قۆناغەکانی سەرەتایەوە ڕەنگە ئێستا پێویست بێ هەمومان لە تەکنۆلۆژیا شارەزایەکی باشمان بێ بەڵام من بە 24 کاتژمێر بە مانگێک نابمە پرۆگرام ساز ناتوانم شارەزایەکی وردم هەبێت لە پرۆگرام سازی بەڵام خۆ بێ بەکاری بێنم ڕەنگە بچمە ئۆفیسێکەوە پێویستکە لە وێبسایتێک کۆمەڵێک زانیاری هەیە بیزانم بەڕێز دۆخ و شارەزایەک کەسێک کە توانیتە مەسەن لە بەتابەت لە داریکردنی گرفتەکانە پلەی سێمت هەبێ چی بەرنامجێک دابنرێ یاخود چۆن پلان دابنرێ جا لە پەروەردە بێ یاخ لە خوێندنی باڵا بێ بەگشتی ئاستی هۆشیاری هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستان ئەوەندە بەرز بێتەوە بتوانن مامەڵەیەکی باش لەگەڵ پرۆگرام سازیا بکەن لەگەڵ پرۆگرامێک دێتە بەردەمیان هەر هیچ ناچۆنێتی بەکارهێنانی نەوەک دروستکردنی. بەڵێ ئێمە سەبر بەرەو جیهانی دیجیتاڵی دەڕۆین یعنی لەوانەیە ڕۆژانە جێمان لە فلان شت بێ لە فلان دایرەی حکومیان لە فلان شوێن فلان سیستەم بووەتە دیجیتاڵی ئەو دیجیتاڵیە چیە تەکنەلۆژیە ئەو تەکنەلۆژیە چیە پرۆگرامەرێک دروستی کردووە ئەو پرۆگرامەرەکەواتە لێرەدا چیە هۆشیارە بە تەکنەلۆژیە هۆشیارە بە جیهانی ئەمڕۆ ئەگەر بێت و ئێمەش لە خوێندنگاکان و وەکو نمونەی سەرەتایی هەومان زمانێکی پرۆگرام سازی بخوێنین یان بابەتێک لە بابەتەکانی تەکنەلۆژیا بخوێنین وەکو سکیوریتیە هەمومان لێرەدا چاوکراوە دەبین بەڕووی تەکنەلۆژیاوە یعنی بەڕای من وایە هەموو کەسێک پێویستە فێری بەلایەنی کەم زمانێکی پرۆگرام سازی بین نەک بۆ دروستکردنی ئەپلیکیشنیان دروستکردنی پرۆژەیەکی گەورە هەروەکو هۆشیاری خۆی وەکو چاوکراوەی خۆی لە بواری تەکنەلۆژیایە چونکە ئێمە ڕۆژانە ئەبینین ینی سەدان کەس هەڕەشەی لێ دەکرێت و هەڕەشەیە چییە ناهۆشیارە یان زۆر جار کە لینکێکی بۆ دێ لەو لینکە ئیمێل پاسوەرد خۆی دەنووسی ئەمە بوانێ دەڵێن ناهۆشیار کە لێرەدا تو زمانێکی پرۆگرام سازی فێربی لە دوای ئەوە ڕێسێکی زیاتر دەکەیت توێژینەوەی زیاتر لەسەر بابەتەکانی تر و سکیوریتی دەکەی لێرەدا ئەتو چاوکراوە دەبی بە تەکنەلۆژیە یعنی کوبرێ لە بواری تەکنەلۆژیا زندی دەبی لێرەدا زۆر گرینگە ئەمە زمانێکی پرۆگرام سازی فێر بین یان زیاتر بە دوای بابەتە تەکنەلۆژیەکان بین گرنگ نییە ینی شەرت نییە تو بە ڕۆژێک بە دوو ڕۆژ بە ساڵێک بە 2 ساڵ فێری زمانێک بی زمان هەرگیز بە تەواتی لی فێر نابی ئەوەی کە دەڵێت زۆر باشمیان ماستەرم لە هێوانە بە بەردەوامی هەوڵی داوەشتی زۆر دەتوانانی پێ دروستکە یعنی لێرکوانە فول نییە بەڵام دەتوانیشتی زۆر دروستکە چونکە ئەگەر بمانێ لە زمانێک پرۆگرام سازی فول بین قەت فول نابین ئەو زمانە بەردەوام لە ئەپدەیت بوونەوەی لە نوێبوونەوەدایە یعنی بەردەوام شتی نوێی بۆ زیاد دەکرێت مە ناتوانین لە یەک کاتدا ماستەر لەو هەموو زمانە بەدەست بێنین. زۆر باشە کاکدانا وەکەوەی کە باسی کرد بەشێک لەوەی کە تۆ ئەنجامت داوە هەوڵی تا کەسی خۆت بۆ لەوانەیە کۆمەڵی کەسی شەبن ئێستا بینەری ئێمە بن زۆر حەزیان بەوە بێ خوشخولیان بێ کە ببرن پرۆگرام سازێکی سەرکەوتووە فێری زمانە جیاوازەکانی پرۆگرامین و کۆدین ببن جەنابەت ڕێنمایی چییە بۆیان ئایا ئەمان ئەتوان خۆیان لە ماڵەوە یاخود لە ڕێگایەکی تایبەتەوە فێری ئەم بووە بچن ناو بوارەکە و فێری پرۆگرام سازی بن یاخودەرە بێ لە ڕێگەی زانکۆیەک یاخود پەیمانگایەک بە شێواز ئەکادیمی بخوێن من وەک خۆم کە یەکەم زار دەستم پێکرد هەر لە ماڵەوە لەسەر موبایل خۆم فێر کرد یانی ئەو کاتێ من دەستم پێکرد لاپتۆپیشم لە بەردەستدانە بوو هەر بە موبایل خۆم فێر کرد بۆیە بەڵێ ئەمەش کوردەمیم دروست کردێ لێرکوانە هەتاوەکو پرۆگرامەرە سەرەتاییەکانیان ئەوانەی کە تازە دەست پێ دەکەین لە ڕێگای ئەو پرۆگرامە بتوانن خۆیان فێری بنچینەی پرۆگرام سازی بکەن چونکە ممانەیە خۆمان فێری هەر زمانێکی پرۆگرام سازی بکەین یەکەم زاماری جە لە سەرمان پێویستە لە سەرمان فێری بنچینەی زمانی پرۆگرام سازی بین بنچینەکەش کاندێک بابەتی لە خۆگرتووە وەک میثۆدەکانە وەکو فەنکشنە وەکو کلاسە وەکو لوپەکانە وەکو زۆر شتی ترە ئەو بنچینانەکەت و لە زمانێک فێری بووی دوای بتەوێت خۆت فێری هەر زمانەشکە بکەیت هەر ئەو بابەتانە دووبارە دەبنەوە لۆیە ئەو کەسێک کە دەیەوێت خۆی فێری پرۆگرام سازی بکە یەکەم زاماری جەلەسەری خۆی فێری بنچینەی پرۆگرام سازی بکاتن کە بنچینەکەشیان لە یوتیوب و لەوانە لە هەمووی بەردەستە هەوە هەروە لەناو کوردێمیش بەشێکی جیاوازماندانایە بەشێکی تایبەت بەناوی بنچینەی پرۆگرام سازی کە تێیدا بە سێ زمانی پرۆگرام سازی جیاواز بنچینەکانمان هەمووی ڕوون کردیتەوە کە ئەو کەسانێک کە نیوبینەیان ئەو کەسانی کە تازە دەستیان بە پرۆگرام سازی کردووە دەتوانن سوودی لێ ببینن تەنانەت بماوەی هەفتەیەک گەر خۆیان بیانوێ دەتوانن فێری تەواوی بنچینەی پرۆگرام سازی ببن. زۆر باشە کاکدانا ئێستا لە هەرێمی کوردستانە چەند بەشێکمان هەیە کە هەم
ئەندازیاری پرۆگرام ساز پێگەێنن و هەروەها لە بوارە جیاوازەکانی تری تەکنەلۆژیایە خەڵک پێگەێنن ئەم بەشانە تا چۆن توانی ویانە کە پێداویستی بازار پڕ بکەنەوە لە دروستکردنی پرۆگرام سازی شارەزا بۆ ئەوەی کە ئەو شوێنانی کە پێویستیان بە پرۆگرامێک یاخود ئەپلیکیشنێکە یان وێبسایتێکە خەڵکی خۆمان یاخود قوتابی دەرچووی ئەم بەشانە بۆیان دروست بکەن. ئەو بەشانش هەمیان ینی بەپێی پێویست و هەروەها بەڕادێکی زۆر باشش ستودی خۆیان هەیە کە تێیدا بابەتەکانێت بە شێوەی ئەکادمی فێر دەکە. تۆ بتێ لە دوای تاواکردنی خوێندت بڕۆیە شەریکیە گیان بڕۆیە کۆمپانیایەک هەرە پرسیارانە لێ خوێندیت و ئەوانەت لێ دەکرێتن بەس ئەو کەسانێک کە لە ڕێی یوتیوب لەو ڕێیانە بە شێوەی ئەکادمی خۆیان فێر دەکات لە کاتی ئینتەرویویان چاو پێکەوتندا کێشەی زۆریان بۆ دروست دەبێت چونکە بابەتەکان بە ئەکادمی فێر نابن بەڵام لە کولیەکان یان لە پەیمانگاکان بە شێوەی ئەکادمی دەرگاکەت بۆکەنەوە ئەوەی لەسەر تا خۆت زیاتر بە دوای دابچی ئەوانەش بەپێی پێویستیانی سوودی زۆر زۆریان هەیە. زۆر باشە کاکدانا لە ڕووی هەلی کارەوە ئێوە بارودۆختان چۆنە لە ناو کەرتی تایبەت یاخود کەرتە حکوومیەکان تا چەندێک هەلی کارتان بۆ ڕەخسێنراوە یا خۆتان سەر بخۆ کارەکەن؟ ئەمە ئەوانی کە پرۆگرامەرن زۆربەی لە زۆری وەک فریلانس کار دەکەن. فریلانس چۆن واتە هەر لە ماڵەوە کار بۆ شوێنەکان یان بۆ کەسەکانەکەن زیات پرۆژەی تایبەت بەیانیش پرۆژەی ناوەخۆیی بێتن و هەروەها ئەو کەسانی کە پرۆگرامەرن زیاتر ینی کەمتر بڵێن لە شوێنە حکوومیەکان و لەو ناوچانە ئیش دەکەن زیاتر وەک فریلانس ئیش دەکەن چونکە فریلانس دەتوانی ئیش بکەی دەتوانی لە ماڵەوە بۆ هەم جیهان ئیش بکەی یعنی جاروێ لە ئەمریکایان لە بەریتانیان لە هەر وڵاتەشکا پرۆژەیەکت دێتە من دەست لە ماڵەوە توانی بە ئاسانی و پرۆژەیە دروست بکەی بەس تۆ کە لە فەرمانگەیەک یان لە شوێنێک بووی مەجالی ئیشکردنی فریلانس زۆر کەمتر دەبێتەوە. دانا شێرزاد شارەزای پرۆگرامسازی لەگەڵمان بوو لە سۆدیۆکانمان لە هەولێر سپاس بۆ ئەم دەرفەتەیە بێمەت بەخشا دووبارە سەرکەوتووی بە هیوایەوەی جارێکی تر چاوپێکەوتنمان کرد لە پلەی سێم و بووبی بە یەکەم و لە قۆناغی بەرسیش ببینەوە کاکە داناگیان دەستخۆش سەرکەوتوو بیت.